ژن و پیاوی گەڕێکی ئاسوودەن لە قەزای چەمچەماڵ بێ ئاوی ماڵەکانیان و دابەش نەکردنی ئاوی خواردنەوە بۆیان لە کاتی خۆیدا ناچاری کردوون لە بەردەم فەرمانگەی ئاوی قەزاکە گرت ببنەوە. داواکاری هاوڵاتیانی گەڕێکی ئاسوودە و گەڕەکەکانی تری چەمچەماڵ دابینکردنی ئاوی خواردنەوەیە بۆیان، وەک خۆیان دەڵێن 13 ڕۆژ جارێک وەک پێویست ئاویان پێناگات. کێشە ئەوە بووتیان بە تەنکەر ئاوتان بۆ دابینەکردن چارەسەر دەکرێت، بەڵام هەتاکو ئەم داقەتە ئەم ساتە تەنکەرمە بۆ دابین نەکراوە. سەیرەکەی لەوەیە ئاو بە پارە هەیە، تەنکەر بە پارە پڕەکرێت دابەشەکرێت، بەڵام بە بۆڕی بەمان نایە. سەفەری پێشووتر وتیان کاکەجان ئەکرێ بە هەفتەی جارێ، بەڵام 13-14 ڕۆژە ئاو نەهاتووە. پێویستە هەچی زووە حکومەت پلانێک چارەسەرێک بۆ کێشەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ بدۆزێتەوە، بۆی ئەمە هەموو ساڵێ لەم کاتەیە و لە کاتەکانی تریشە باوەڕە ببێ لە جاروایە لە دستانە کێشەی ئاومان هەیە. ئەم کێشەی ئاوە چارەسەر ناکرێت ئیلا بە گۆبتەپە چەمچەماڵ نەبێ. و ئێمە لە جێژنە ئاو هاتووە، ئاو بەڕێۆژ بەشێکی وەری نەگرتووە، بەشێکی هەر ئاو بەڕی بەناسیە، بەشێکی تەنکەرەکان دایان تەمباڵەکان ئەوش نیوەی وەری گرتووە، نیوەی وەری نەگرتووە، نیوەی پڕی کردووە، نیوەی هەیە بەرمیلێکی وەرگرتووە، تەنکەرەکەش نایەتەوە، ئەڵێ دێمە بەسەر چاو نایەتەوە، ئەچێ بۆ گەڕەچێتتر. لە ڕابردوودا بۆ چارەسەرکردنی بێئاوی قەزای چەمچەماڵ بڕیار درا بە تەنکەر ئاو بەسەر ماڵاندا دابەش بکرێت، بەڵام بەوتەی لێپرسراوی پلاندانانی فەرمانگەی ئاوی چەمچەماڵ دابەشکردنی ئاو لە ڕێگەی تەنکەرەوە گرفتەکە چارەسەر ناکات، بەڵکو پێویستە پەلە بکرێت لە تەواوکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ. سنووری چەمچەماڵ و شۆڕش غەدریان زۆر لە یەکرێت لەو کەمێتە ئاوی کە پێمانەگا بۆ دابەشکردنی ئاو کە ئێستا بڵین کۆمپانیای کریسن پەترۆلیۆم و دانەغاز هاتوون تەنکەریان بەکرێگرتووە بۆ دابەشکردنی ئاو، هەرچەند کەمێتەکەی کەمە، حدودی 1000 مەتر مکعبە بۆ چەمچەماڵ و 750 مەتر مکعبە بۆ شۆڕش و 250 مەتر مکعبە بۆ تەکێ. ئەوانیش سەرچاوی ئاوی باشیان دەست ناکەوێت لە سنوورەکە بۆ دابەشکردنی ئاو. یعنی سنوورەکە جگەلەوەی کە سەرچاوی ئاوی حکومیە سەرچاوی ئاوی ئەهلیشین، یعنی ئاوی ژێرزەوی خەڵک کە شەمعەی هەبێ کە بیری هەبێ ئەوەش دەست ناکەوێت. ناوەندی قەزای چەمچەماڵ زیاتر لە 20 گەڕەک لە خۆ دەگرێت. گرفت و کێشەی بەردەوامی هاوڵاتیانی ئەو گەڕەکانە نەبوونی و کەمی ئاوی خواردنەوەیە کە بەوتەی خۆیان لەم وەرزی هاوین و گەرمایە نزیکەی 15 ڕۆژ جارێ ئینجا ئاوی خواردنەوەیان پێدەگات. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.